باشە زۆر چاکە بەستخوا بە ئەمە تا کوتایی ڤیددیۆکە بڕات. ئۆکەی زۆر چاکە هێ بۆن بە ڤیددیۆکە تۆزە درێژکەینەوە دەمانەوێت ڤیددیۆکە چەند دقەیە باش ئێمە بەس ڕسمێکماندانەوە باش بەجارێ ئێمە ڤیددیۆکی مامۆستامان پێەیە یاخود دەنگەکەی ئەگە دەنگەکەیمان پێ بێ لێرە ئەو دۆ دیات دەگرین ئەو دیۆ باشە لێرە لە ناو سەوتەکانمان کە داوەڵۆدمان کردوتە لە بەشی ڕیکۆدا بەر شوێنێکا بێت ئاوازەکان لێرە ڕیکۆردەکەی دۆزینەوە ئاد دەکرێت ئێرۆ بۆ نمونە ئەگەر من دانەیە بێنم بۆ نمونە چۆنێتی وڵاتە دەبێت ئەمە الحمد لله نحمده ونستعين بەو شێوەیە دەنگەکە دێنی باش ئەوە دەنگە ئێتە لێرە دەنگیش پێویست تۆزێ قسەی لەسەر بکەم بەڵام زۆر نە بەڵام سێریکە ئەگە دەنگەکەمان دیاری کرد باشە درەوە سەوتمانێت توانین سەڵتەکە کەم بکەین بۆ ئاهاتێکە سەڵتەکەی کەم دەکەین باشە بەڵام ئەوتارێکە پێویست ناکات ئەمانش باسمان کردووە ئۆکەی سەڵتەکە دیاری دەکەینەوە ئەم بەشی چییە ئەو باسمان کرا دەنگەکەی وەک رادیۆ لەکەین یاخود شتێک بەرز و نزمی دەنگەکەیە ئەمە شوان باس کرد ئەمە هیچ نەبوو ئەفێکتی ئەومان باس کرد دەنگدانەوە شتەکە گۆڕینی دەنگ باشە ئەوانەشمان باس کرد دەقینمان هەیە دەقین چیە بزانین ونستغفره ونعوذ بالله دەقین بەزەوەیە ڕەنگی ئەوکەی گۆڕی سێریکە هیچی وانە لوپ چییە سێریکە لوپ ئەگە سێری لوپ بکەین أعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا ئەمانە هیچ گرنگی بەجددی لوپ یاخود لوپ ئەت ئێند تر هەرچی بێت ئەمەش تریمە ئەتر مەقەستەکەیەوە باسمان کرد ئیتر هەر ئەوەندەیە لەسەر ئەودیۆ باشە بەڵام بۆ نمونە من وتارەکەم پێ بەشێکی ڤیددیۆی بەشەی ئەودیۆ پێم نییە باشە براکەم لێرە چ دەکەین بۆی زۆر درێژ نەبێتەوە باشە دیخەمە ڤیددیۆکیەوە جارێ ئەسەلام عەلەیکوم